تان لەبێت قوتابی خۆشەویستەکانی پۆلی 6 قوتابی خۆشەویستەکانم ئینشاءڵڵا تەندروستی هەموولایەکتان زۆر باشە. قوتابی خۆشەویستەکان دەی کتاب و دەفتەرەکانتان لە پێشتان بکەنەوە با پێکەوە پێداچوونەوەیەک بە بەشی شەشەم بکەین. وەکو دەزانین بەشی شەشەم وانەکانمان پێداچوونەوە کرد. ئێستاش دێنە سەر کۆتا یعنی کۆتا لاپەڕە لە بەشی شەشەم ئەویش ریڤیو پێداچوونە بزانین دەڵێتن چی با پێکەوە تایەکی پێدا دەخشێنین. قوتابی خۆشەویستەکان لەگەڵ من بڕۆن دەمشاکەن یاڵە ڕاهێنانی یەکەم بزانین دەڵێتی ژمارە سروشتیە موجەبەکان و دژەکۆکردنەوەیان و سفر لە کۆمەڵەی چیە لە کۆمەڵەی ژمارە تەواوەکانە. باشە دووری نێوان ژمارەی تەواو و قوتابی خۆشەویستەکان تەماشا بکەن دووری نێوان ژمارەی تەواو سفر بریتیە لە نرخی ڕوت. بۆشایی یەکەم چ بوو؟ تەواو بوو. ئەدی دووەم نرخی ڕوت. ئەدی سێم ئەم ژمارەیە لەسەر شێوەی ڕێژەی بە لەسەر جیم دەنووسرێ کاتێک با و جیم دوو ژمارەی تەواو بن و جیمێکزان نەبێ بە سفر بریتیە لە چی؟ بریتیە لە ژمارەی ڕێژەیی. قوتابی خۆشەویستەکان ئەوەش بێناسەی سێم بوو ژمارەی ڕێژەیی ها لەسەر شێوەی با لەسەر جیم بنووسرێ. باشە پرسیاری چوارم دەڵێتن چی؟ ژمارەیەکی تەواو بۆ هەر دەقێک بنووسە زیادکردنی 15 خاڵ. دڵێ زیادکردنە منەمان گوت ئەگەر گوتی زیادکردن زۆر بوون گەشەکردن پاشەکەوت بەرزتر بەرز گەشەکردن ئەمانە بە مانای چیە؟ بە مانای موجەب دێم کاتێ زیادکردنی 15 خاڵ لێرە دەبتە موجەب 15. پرسیاری پێنجەم 6 پلەژێر سفر باسی ژێر باسی بچووک باسی کەم باسی لەدەستدان باسی زەرەرکردن باسی ئەو شتانە بکە سالبە کەواتە لێرە دەبتە سالب 6. پرسیار شەشەم لەدەستدانی 20 کیلۆغرام لەدەستدان لەدەستیدا 20 کیلۆغرام کەواتە سالب 20. سالبەچی لە بۆ دادنێن 250 متر بەرزتر لە ئاستی دەریا بەرزتر زۆرتر گەورەتر موجب 250. دژەکۆکردنەوە یەک لەم ژمارە تەواوانە بنووسە ژی سالب 32 موجب 32 دژی موجب 12 سالب 12 دژی سالب 32 دەبتە موجب 32 ئەو موجب 12 دژی موجب 12 چی سالب 12 کاتە دژی سالب موجبە دژی موجب سالبە. بەها ڕوتێریەکە لەمانە بنووسە سالب 12 دەکاتە چی دەکاتە موجب 12 موجب 7 دەکاتە چی هەر موجب 7 دەکاتە بەهای ڕوود ئەگەر سالب بوو دەرەتینە ژمارەکە لەنا ئەو دوو خەتەی لەناو بەهای ڕوود دەرەتینە دەبتە موجب 12 بەس ئەگەر موجب بوو هەروەک خۆی موجبە نابێتە سالب. ژمارە ڕێژەی بۆ هەرێکیان لەسەر شێوەی با لەسەر جیم بنووسە ئی دوو ژێری دوویەکە دەبتە دوو لەسەر یەک 0.89 بە سالب دەبتە 89 لەسەر 100 بە سالب 3 تاو 3 لەسەر 2 لەسەر 3 دەکە 3 جاران 3 9 و 2 دەکاتە 11 لەسەر 3. ژمارە ڕێژەی نێوان هەرێک لەم دوو ژمارەیە بنووسە لە نێوان ئەوانە باسمان کرد ژمارە ڕێژەیەکان بۆ نمونە ئەو ژمارەیە 4.3 بە سالب لەگەر 4.4 بە سالب چ ژمارەێک لە نێوانیانە 4.2 بە سالب دەکەوتە نێوانیان 4.2 4.1 کۆبکەوەیان لێ دەربکەم 7 کۆر سالب 6 گوتمان دەکەین ئەوانیش ئەگەر یەکیان موجب یەکیان سالب بۆ بەهای ڕووتی لە بۆ وەردەگرین نیشانەی کۆ دەبتەکەم کە بەهای ڕووتمان لە بۆ ئەو دووە وەرگرت ئەو دووە دەبتە چی دەبتەوە موجب کە نیشانەی کەم ئێستا لێرە دەکاتە چەند 7 لە بۆ دەکاتە 1 بە نیشانەی موجب لە بەرەی 7ەکە گەورەترا سالب 5 کۆ 3 هەردوو نیشانە وەکو یەکە لێرە چی لێ دێتن دەبتە 8 بە سالب. قوتابی خۆشەویستەکان لەو کۆکردنەوە لێ دەرکردنا بە شێوەیەکی کەش ئەم باسم کردبوو گوتم ئەگەر کردارەکە کردداری کۆ بوو ئەگەر کردارەکە کردداری کۆ بوو هەردوو ژمارەکە نیشانەیان وەکو یەک بوو یان هەردووکیان سالب بوون یان هەردوو ژمارەکە موجب بوون کۆیان بکۆ ئەگەر کۆ بوو ئەدی ئەگەر کردارەکە کۆ بوو یەکیان موجب بوو یەکیان سالب بوو لێکیان دەربکە و نیشانەی ژمارە گەورەکە هە لە ڕۆژانە ئەوهاش ئەو ڕێگایشم باس کردبوو گوتمان ئەگەر ئەگەر کردداری کۆ بوو هەردوو ژمارەکە نیشانیان سالب بوو یا هەردووکیان نیشانیان موجب بوو کۆیان دەکەنەوە بەس ئەگەر یەکیان موجب و یەکیان سالب بوو کەمیان دەکەینەوە. ئەدی لە کەم عکسما عکس بوو لە کەم وتم ئەگەر یەکیان سالب بوو یەکیان موجب بوو کۆبکەوە یەکیان سالب بوو یەکیان لێرە یەکیان موجب یەکیان سالب کۆی دەکەنەوە ئەگەر هەردوو نیشانەوە چی یەک بوو کەمیان بکەوە.
ڕۆژانە بان لێ دەفتەرش نووسیتەوە ڕاهێنانەکان وەکو ئەوانش حەزێ بۆ ڕاهێنانەکانە هیچ فەرقی نییە لێک بدەیان دابەش بکە ئەوجارە پرسیاری 28 سالب 1945 1945 45 سالب جاران سالب موجب کاتێ دەکاتە موجب 45 پرسیاری 29 سالب 12 جارانی 5 بزان دەکاتە چەند دەکاتە 6 بە سالبۆنیە سالب جاران موجب سالب 36 دابەش 6 سالب 36 دابەش سالب 6 36 دابەش 6 دەکاتە 6 سالب دابەش سالب دەکاتە موجب ئەدی لێرە 144 دابەشی 12 144 دابەشی 12 بەس ئەو موجبە ئەو سالبە دەکاتە 12 موجب دابەش سالب دەکاتە سالب باسمان کرد ئەگەر موجب جاران موجب بوو دەکاتە موجب ئەگەر سالب جاران سالب بوو دەکاتە موجب ئەگەر موجب جاران سالب بوو دەکاتە سالب سالب جاران موجب بوو دەکاتە سالب کاتە ئەوە لە دابەش و جاران هەمان شتا یعنی ئەگەر بڵێم سالب جاران سالب دەڵێ دەکاتە موجب ئەگەر بڵێم سالب دابەش سالب دەڵێ دەکاتە موجب سالب و موجب لە نیشانەکان وەکو یەکن تابێ خۆشەویستەکان لێرە دەڵێتن چی لەیەکێک لە دەشتە کەناریەکاندا ئاس بۆ نزمترین خاڵ تا 2.5 متر ڕووی دەریا دابەزی کام خاڵ لەسەر هێڵی ژمارەکان ئەم ئاستە نیشان دەکات تەماشاکە نەگەر هێڵی ژمارەکان تەماشاکەن دەڵێت تا 2.5 دابەزی یعنی کەمتر بوو لە 2.5 کەمتر تەماشاکە خاڵی ئەلفکە خاڵی بە خاڵی جیم خاڵی دا لەگەڵ تەماشاکەن لە خاڵی بە لێرە هەستی پێ دەکرێت نییە چکە ئەوە دوو نیوە لەوێوە ڕووی دەریا دابەزی کاتە خاڵی بە ڕاستە پرسیاری دووەم دەڵێتنتی گەلاوێژ ئاگادارێکی خوێندەوە دەربارەی داشکانی نرخی کراس بە ڕێژە سەپاسی بۆی بتوانێت ئاسانی ئەو گوژمەی باشەکەوتی کردبوو ئەو گوژمە باشەکەوتی کرد ئەژمێر پلاس سەپاسی لەسەر شێوەی ژمارە دەی بنووسی لەسەر شێوەی ژمارە دەینووسی کام ژمارەی دەی هاوتایە بە 133 تەماشاکەن 0.33 پرسیاری جیم دەڵێ 133 گەر بیکێ دەی کامێ جیم ڕاستە 0.33 کام لەم کەتەنەوەی سکراون لە گەورەترینەوە بۆ بچووکترین تەماشاکەن لە گەورەترینەوە بۆ بچووکترین ئەوە نەخێرەوە لە گەورەترینەوە بۆ بچووکترینی حەب لەسەر دا یەک لەسەر دوو نەخێرەوەش نییە یەک لەسەر دوو سێ لەسەر پێنج ئەوەش نییە حەب لەسەر دە سێ لەسەر پێنج یەک لەسەر دوو نۆ لەسەر 20 بەڵێ ئەوە لە بچووکەوە لە گەورەوە بۆ بچووک ڕیسکراوە پرسیاری دال ڕاستە دال ڕاستە پرسیاری چوارم بڕی 6 توان دوو کۆدا کەم لەناوکانی 2 توان 3 کەمتر تەمەنی دیار دەنوێنێ تەمەنی دیار چەندە ئەگەرەوە لە ماڵەوە بەدوانی حەلی بکەن قوتابیان 42مان لە بۆ دەردەچی پرسیاری جیم سەیرانسی پێنووسی و تلاشتە نووسی هەیە دەیەوێت لەناو ئەو کیسانە دای بنێت کامان ژمارە بۆ هەر جۆرێک لە خۆ دەگرێت گەورەترین ژمارە لەم کیسانی کە دەبێت بەکار بێت کامەیە پرسیار لێرە تەماشاکەن شەشەم وەڵامی ڕاستە چونکە سەیرانسی پێنووسی و 48 تێنووسی هەیە پرسیاری بە ڕاستە قوتابی خۆشەویستەکان ئەوەش پێداچوونەوە بوو بەوانەی شەشەم ئێوەش لەگەڵ من پێداچوونی لەگەڵ بکەن بەجوانی قوتابی خۆشەویستەکان ئینشاڵڵا هیوادارم ئەو پێداچوونە ڕستوی گەیاند بێم تاوانەیەکی تر خواتان لەگەڵ